دکتۆر فریدریک تیسۆ لە ساڵی 1950 لە جەزایر لەدایک بووە. لە ساڵی 1962 دەگەڕێتەوە بۆ فەڕەنسا. دوای تەواوکردنی پلەکانی خوێندن ساڵی 1980 بڕوانامەی دکتۆرا وەردەگرێت. وەکو دکتۆرێکی فەڕەنسی لە دەوری 100 کیلۆمەتر لە وڵاتەکەی هاوکاری ئەو نەخۆشانە دەکات کە بەهۆی شەڕە ناوخۆیەکانەوە لە شوێنە دوورە دەستەکان هیچ هاوکاری چەند بەدەست ناگات. دکتۆر تیسۆ ژیانێکی پڕ لە سەرکێشی بەسەر بردووە. بە تایبەتی لە سەرەتای ساڵانی 1980دا سەردانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکات و لە نزیکەوە بە سەرکردەکانی بزوتنەوەی ئازادی خوازی کورد ئاشنا دەبێت، بە تایبەتی عەبدوڕەحمانی قاسملۆ سکرتێری پێشووی حیزبی دیموکراتی کوردستان. دواتر لە دوای ساڵی 1991 چەندین جار سەردانی باشووری کوردستان دەکات و لەگەڵ مادام دانیال میتەران لە نزیکەوە چاودێری ڕەوشی سیاسی باشووری کوردستان دەکەن تا دوجار لە نێوان ساڵانی 2007 هەتاکو 2012 دەبێتە سەرکونسوڵگەری فەڕەنسا لە شاری هەولێر و دەورێکی گرنگی دەبێت لە بەیەگەیشتن و ئاشناکردنی فەرهەنگی فەڕەنسی و کوردی لەگەڵ یەکتری. لە ئێستادا لە یەکێک لە زانکۆکانی پاریس مامۆستایە. فریدریک تیسۆ چەندین وتاری لەسەر کورد و فەرهەنگی کوردی نووسیوە، کەسایەتیەکە لە فەڕەنسا کە بە شارەزا لەسەر کێشەی کورد ناسراوە. لە بەرنامەی ئەم جارەی پەنجەمەڕدا چەند لاپەڕەیەک لە ژیانی دکتۆر فریدریک هەڵدەدەینەوە و باسی بیرەوەرەکانی خۆیمان لە نێو شاخەکانی کوردستاندا بۆ دەگەڕێتەوە. بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێ بێت، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی پەنجەمۆ لەگەڵ ئێوەی خۆشەویست دەین. لە بەرنامەی ئەم جارەدا میوانداری دۆستێکی دێرینی گەلی کوردمان کردووە کە لە شاخەکانی کوردستان و لە ناو ئەشکەوتەکانی کوردستان چەندین جار برینداری پێشمەرگە و پەککەوتۆ منداڵی لە مردن ڕزگار کردووە. دیاراویش دکتۆر فرێدریک تیسۆی فەڕەنسیە. لەم بەرنامەیەدا ئێمە هەوڵ دەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی ئەو خەڵ بدەینەوە و بۆ خۆی شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە بە چاوی خۆی بینیونی. دکتۆر بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆر. سپاس. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین، دیدارێکی تۆ و کەنداڵ نەزان ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ کورد بناسی. پێشتر هیچ لەبارەی کوردەوە نەدەزانی؟ من لە ساڵی 1970 دکتۆر کەنداڵ نەزانم بینی. داوای لە ڕێکخراوی پزیشکانی نێودەوڵەتی کرد کە ڕێکخراوێکی فەڕەنسیە سەردانی کوردستانی ئێران بکات، چونکە لەو کاتەدا کورد کێشەی نەبوونی پزیشکی هەبوو. ئێمە وەک تیمێک کە پێکات بوو لە 3 پزیشک سەردانی ئێرانمان کرد. لەو کاتەدا سەفەرکردن زۆر زەحمەت بوو، لەبەرەوەی ئەو کات کە مانگی سێپتەمبەری 1970 بوو لە تورکیا کودەتا کرا بوو. پەڕینەوە لە تورکیاوە بۆ ئێران سەخت بوو، بەڵام توانیمان ئەو کارە بکەین. باشە، ئێوە چۆن پەیوەندیتان لەگەڵ ئەو کوردانەیە کرد کە هاوکاریان کردن بۆی سنوور ببەزێنن؟ لە شەودا لە سنوور پەڕینەوە، بەشێکی بە سواری ئەسپ و هەندێکیش بە پێ ڕۆشتین. بەفرێکی زۆری لێبوو، پێشمەرگە ئێمەی پەڕاندەوە. ئێمە لە سنوور پەڕینەوە، لە بیرمە دوای 3 هەفتە گەیشتینە دەفتەری سیاسی دکتۆر قاسملو. باشە، تۆ ئەو کاتە لەگەڵ کۆمەڵەی پزیشکانی یارمەتی پزیشکانی جیهانی کار دەکرد یاخۆت لەگەڵ پزیشکانی بێسنوور؟ نەخێر، لەو کاتەدا تەنیا لەگەڵ ڕێکخراوی پزیشکانی نێودەوڵەتی کە ڕێکخراوێکی فەڕەنسیە کارمان دەکرد، لە نەخۆشخانە کارمان دەکرد، لە نەخۆشخانەی شنۆ. یەکەم دیداری تۆ لە شنۆ لەگەڵ نەبی قادری بوو؟ وایە. زۆر باسیەکەی حەزەکەم کە باسی کەسایەتیەمان بۆ بکەی. کەسێکی چۆن بوو؟ پیاوێکی زۆر میهرەبان بوو، فەرماندەیەکی پێشمەرگە بوو، پیاوێکی زۆر بەڕێز بوو،
دۆستێکی زۆر باش بوو زۆر باش لەبیر مەکە جارێک چوینە لای بۆ ئەوەی ڕێش و سمێڵمان بتاشین هەموو جارێک کە دەچوینە شاخ بۆ ئەنجامدانی کارەکەمان کە چارەسەری پزیشکی بوو لەگەڵمان دەهات بەڕاستی پیاوێکی باش بوو زۆر لە شنۆمانەوە یەکەم جار بەڵێ نزیکەی 6 مانگ ماینەوە لە نەخۆشخانەکە چەند پەرستیارێکی کورد هەبوون بەڵام پزیشکی لێ نەبوو ئێمە کە چوینە نەخۆشخانەکە مامانێکیشمان لەگەڵ بوو مەبەستمان ئەوە بوو ئەو مامانە لە نەخۆشخانە یارمەتی لەدایکبوونی منداڵان بدات زۆر گرنگ بوو ژنانی ناوچەکە کاتی منداڵبوون سەردانی نەخۆشخانە بکەن تۆ لە شەوێکی تاریکە ئەچیتە ناو ئەشکەوتێکەوە و دەرگایەکەکرێتەوە لەوێ خەڵک دانیشتون کەسێک بە زمانی فەڕەنسی بە خێراتنە دەکا ئەو کەسە کێیە هەستت چۆن بووکە کەسێک لە ناو ئەشکەوتێک لە کوردستانە بە فەڕەنسیێکی جوان لەگەڵ تۆ قساکە ئەو کەسە دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو بوو کوتی بەخێر بێن پزیشکە فەڕەنسیەکان زۆر سەرنجڕاکێش بوو لەبەرەوەی بۆم دەرکەوت کە لەو ئەشکەوتەدا دکتۆر قاسملوو دکتۆر شەرەفکەندی و 3-4 ئەندامی دیکەی دەفتەری سیاسی حزبی دیموکرات ئامادە بوون شتێکی خۆش بوو لەبیرمە ئەو کات تووشی شۆک بووم ئەوە یەکەم جارە بوو کە دکتۆر قاسملوو ببینی بەڵێ یەکەم جار بوو وەک پێم کوتی تووشی شۆک بووم چونکە قاسملوو کەسێکی زۆر بەڕێز بوو بە چەند زمانێک قسەی دەکرد بە فەڕەنسیەکی زۆر جوانیش قسەی دەکرد تۆ لە یاداوەریەکانتە لە بیرەوەریەکانتە لە کتێبەکە تا باسیەوەکەی کە زۆر جاروشەیەکی کوردی بەکارێنی کە پێشمەرگە زیاتر بەکاریان هێناوە کێیە ئەوە چییە ئەو شەیە چییە چیر بیرەخاتەوە شەوێک بە ڕێگایەکدا دەڕۆیشتین شەوێکی زۆر تاریک بوو پێشمەرگەیەک لە پێش منەوە دەڕۆیشت لە ناکاو کەسێک هاواری کرد کێیە لەو کاتەدا ڕاستڵەکیم و زۆر ترسام ئەو کەسە پاسەوانی بەردەم دەفتەری سیاسی بوو وشەی کێیە ناو نیشانی یەکەم بەشی کتێبەکەمە لەبەرەوەی هێشتا ئەو دەنگە لە مێشکمدا دەزرنگێتەوە باشە ئەو کاتە ئێوە 3 فەڕەنسی هاتبوونە کوردستان بۆ ئەوەی هاوکاری بریندار و نەخۆشەکان بکەن بەڵێ بێگومان 3 کەس بووین دوانمان پزیشک بووین من و فلیپ کازاڵف لەگەڵ ژنێک کە ناوی فرانسواس بێری بوو ئەو ژنە ماوەیەکی زۆر لە کوردستان مایەوە دوایەوەی گەڕایەوە بۆ فەڕەنسا کاری زۆری بۆ خەڵکی کورد کرد ئەو کاتە خومینی هاتی بۆ سەر حکم شۆڕش کرا بوو لە ئێران 3 فەڕەنسی لەوێن پەیوەندی حکوومەتی فەڕەنسا و ئێران چۆن بوو ئەو کاتە لەو کاتەدا ڕەوشەکە زۆر سەخت بوو چونکە لەلایەک ئێمە لە فەڕەنسا پێشوازیمان لە خومینی کرد و ماوەی چەند ساڵێک لە فەڕەنسا مایەوە دواتر گەڕایەوە بۆ ئێران لە مانگی شوباتی 1979 دوای ساڵێک شەڕی لە دژی کورد ڕاگەیان پزیشکە فەڕەنسیەکان هاتن بۆ کوردستان بۆ یارمەتیدانی خەڵکی کورد بەڵام مەحاڵ بوو بۆ خومینی و حکوومەتەکەی کە قبوڵی بکەن پزیشکە فەڕەنسیەکان ئەو کارە بکەن کارێکی سەخت بوو بۆ ئێمە چونکە سوپای پاسداران و هێزە ئەمنیەکانی ئێران هەوڵیان دەدا دەستگیرمان بکەن بەڵام ئەوە مەحاڵ بوو بەنی سەدرت لەبیرە سەرۆک کۆماری ئەو کاتی ئێران ئەو کاتەی خومینی ڕابەری باڵا بوو دواتر بەنی سەدر ڕای کرد و چووە فەڕەنسا
لەو کاتەوە فەڕەنسا و حکوومەتی ئێران بوونە دوژمن ئەو کارەی ئێمە زۆر مەترسیدار بوو بەڵام گوێمان بەوە نەدەدا. ئۆکەی تۆ چوویتە زۆر شوێن کۆسۆڤۆ مەغریب ئەوغانستان و زۆر شوێن چوویت بەڵام باسی ئەوەکەیت کە کێشەی کورد ببوو بە کێشەی تۆ بۆچی ئەو پەیوەندیە تونند و تۆڵەت لەگەڵ کووردا دروست بوو هۆکارەکەی چی بوو؟ بە دیاریکراوی نازانم کاتێ خەڵکی کوردم ناسی هەستی خۆشەویستیم بۆ کورد لەلا دروست بوو. بۆچی؟ لەبەرەوەی ئەو خەڵکە وڵاتیان نەبوو لە شەڕدا بوون بەرامبەر تاران هەروەها بەرامبەر بەغدا و بەرامبەر ئەنقەرە لە سووریاش بە هەمان شێوە. بۆ من زۆر سەخت بوو واز لەو خەڵکە بهێنم. من پزیشک بووم لەوێ خەڵکی کورد کێشەی کەمی پزیشکیان هەبوو بۆیە لەوێ مامەوە تاوەکو ئێستا لە خەڵکی کوردەوە زۆر نزیکم. تۆ باسی شەید قاسملووەکەی باسیەوەکەی کە وەکو هاوڕێیەک و وەکو مامۆستایە کە دوا بووە دەڵێی ناسنامەی کوردی لە دایکبوونی تۆی ئیمزا کردووە ئەوە چییە؟ ئەو یعنی تۆ ئێستا خۆت بە بەشێک لە کورد دەزانی لە ڕێگەی قاسملووە؟ بەڵێ ئەو مامۆستای من بوو هەموو بەسەرهاتەکانی خەڵکی کوردی فێر کردم بەسەرهاتی مەهاباد هەروەها چیرۆکی کۆچکردنی مەلا مستەفا بۆ یەکێتی سۆڤیەت سەرڕای هەموو وردەکاریەکانی ژیانی خەڵکی کورد لە تورکیا و سووریا و ئێران و هەموو بەشەکان. بێگومان بە درێژایی ژیانم وانەکانی ئەوم بیر دەمێنن. قاسملوو دموکراتێکی ڕاستەقی نەبوو کەسێکی ڕووناکبیر بوو لە هەمان کاتدا ڕابەری هێزێکی شەڕکەر بوو. زۆر جار قسەم لەگەڵ بەکرد و دەمکوت دکتۆر قاسملوو ڕەنگە ئەو کارەی ئێستا ئێوە دەیکەن بە تەواوی دیموکراسی نەبێ ئەویش دەیکوت بەڵێ دکتۆر تیسۆ بەڵام پێویستە یەکشت بزانی لە کاتی شەڕدا زۆر زەحمەتە بە تەواوی پەیڕەوی لە دیموکراسی بکەیت لەبەرەوەی ئێمە دوژمنمان هەیە ئەو دوژمنە بە هەموو شێوەیە کەڵ دەدا هێرشمان بکاتە سەر چونکە ئێمە زۆر دیموکراتین. ئەوە وانەیەکی زۆر باش بوو بۆ من. باسی شەڕت کرد لە بۆ خۆت لە نزیکەوە شەڕ بینیوە لە کوردستان؟ بەڵێ بێگومان بە باشی لە بیرما سەر لە بەیانیەک لەگەڵ دکتۆر قاسملوو و چەند کەسایەتیەکی دیکە چووینە بەرەی شەڕ لە نزیک بۆکان لەوێ شەڕێکی گەورە هەبوو دووسێ کاژێر بەردەوام بوو ئێمەش لەوێ بووین چونکە حەزمان دەکرد زۆر نزیک بین لە پێشمەرگەوە لە هەمان کاتدا ئێمە ئامادە بووین بۆ بەهاناوە چوونی پێشمەرگە بریندارەکان شتێکی سەرنجڕاکێش بوو کە لەگەڵ دکتۆر قاسملوو چوومە بەرەی پێشەوەی شەڕ من شەڕکەر نەبووم بەڵام واقعی شەڕم لە نزیکەوە بینی لەو شەڕەدا دە پازدە کەسێک لەلایەن پاسدارانەوە کوژران. لە کتێبەکەتا باسی ئەوەکەی کە دکتۆر قاسملوو بە تایبەتی ئەو پێشتریش سەرۆک مەلا مستەفا بارزانیش حەزیان لەوە ناکرد کە تیرۆر بکرێ بەڵام فەڵەستینیەکان ئەوەیان کرد لە ساڵی هەفتاویەکە چەند کەسێکی ئیسرائیلیان کوشت لە میونشن. پێت وایەوە ئەوان توانیان لە ڕێگەی ئەوانەوە فەڵەستین بە دنیا بناسێنن بەڵام کوردستان تا دوای نەوەدی شەر بە وەکو چۆنەڵی نەناسراومایەوە لە دنیاە. بەڵێ دکتۆر قاسملوو جارێک لەو بارەوە قسەی لەگەڵ کردم ئەو کات شتمان لەبارەی کردەوەکانی فەلەستین و یاسر عەرەفات دەبیست کە خەڵکیان دەکوشت
قاسملوو پێی کوتم ئێمە وەک کورد هەرگیز خەڵکی بیانیمان نەڕفاندووە و هەرگیز کردەوەی هاوشێوەی یاسر عەرەفات ئەنجام نادەین. تاوەکو ئێستا هیوادارم خەڵکی کورد ئەو کارە نەکرد، چونکە ئەو کارە تێرۆریستیانە لەگەڵ دموکراسی ناگونجێن. ئەوە وانەیەکی دیکە بوو. بەڵام دوجار عەرەفات خەڵاتی نۆبڵی ئاشتیشی وەرگرت. بەڵێ دەزانم دکتۆر قاسملووش کوژرا لەلایەن ڕژیمی تارانەوە. جیاوازی هەبوو لە نێوان ئەو کوردە ڕووناکبیرە و سەرکردە فلستینیە. من دەتوانم بە درێژی لەو بارەوە قسە بکەم. باشە تۆ یەکەم جار چەند مایتەوە لە کوردستان و کەی گەڕایتەوە، کەی چویت و کەی گەڕایتەوە بۆ فەڕەنسا؟ یەکەم جار 6 مانگێک مامەوە لەبەرەوەی لە تورکیاوە هاتمەوە کوردستان، بەڵام دوای 3-4 مانگمانەوە لە کوردستان ئەستەم بوو بتوانم لە هەمان ڕێگاوە کە پێیدا هات بووم بگەڕێمەوە تورکیا، چونکە سوپای تورکیا و هێزە ئەمنیەکان دەیانزانی ئێمە لە کوردستانین. یەکێک لە تیمەکەی ئێمە لە تورکیا زیندانی کرا. لەگەڵ دکتۆر قاسملوو بیرمان لەوە کردەوە ڕێگەیەکی دیکە بدۆزینەوە بۆ گەڕانەوە بۆ فەڕەنسا. لە ڕێی ئێرانەوە مەحاڵ و لە ڕێی تورکیاوە مەحاڵ و لە بیرمە لەسەر نەخشە سەیرمان کرد ڕێگەیەک هەبوو بەرەو یەکێتی سۆڤیەت، وەک چۆن مستەفا بارزانی لەوێوە تێپەڕی، یان ڕێگەیەک لە باکووری عێراقەوە بەرەو سنووری سووریا تاوەکو فەلەستین. ڕێگەیەکی دیکەش بەغدا بوو. دوای دانوستاندن لەگەڵ سەدام لە ڕێی بەغداوە گەڕامەوە فەڕەنسا بە هاوکاری مخابراتی سەدام. ئەوە چیرۆکێکی دیکەیە. یەک هەفتە لە هۆتێلێکی بەغدا ماینەوە، وەکو زیندان بوو، چونکە لەو کاتەدا ئیسرائیل بۆمبارانی بنکە ئەتۆمیەکانی بەغدای دەکرد. ئەو دامەزراوە ئەتۆمیانەی حکوومەتی فەڕەنسا دروستی کردبوون. nuclear central in Baghdad, built by French government. باشە دواتر تۆ ئەچی بۆ ئەفغانستان، دوایەوە چیتە ئەفغانستان و ئێوە تەنیا کاری مرۆیی پاڵی پێوەدان بچن بۆ شوێنە شەڕەکان یاخود سەرکێشی گەنجانەش هەبوو کە واتان لێ بکاتان دەتانویست دنیایشی دیکە ببینن؟ بەڵێ ڕەنگە ئەوە سەرکەشیەک بوو بێت. بەر لەوەی بێمە کوردستان چوومە ئەفغانستان، چوومە هەرێمێک کە شەڕی تێدا بوو لە دژی یەکێتی سۆڤیەت. ڕەوشەکە زۆر سەخت بوو بۆ دانیشتوانی ناوچەکە، لەبەرەوەی هەموو ڕۆژێک هەلیکۆپتەرەکان بۆمبارانی ماڵی خەڵکو و نەخۆشخانە و هەموو شوێنێکیان دەکرد. بێگومان ئێمە لەگەڵ مجاهدین بووین. شەڕەکە زۆر قورس بوو بۆ هەموو لایەک، تەنانەت بۆ ئێمەش، لەبەرەوەی یەکێتی سۆڤیەت هەوڵی دەدا ئێمە دەستگیر بکات و بمان خاتە زیندانەوە. ئەوە هەم پیشەی ئێمە بوو، هەم سەرکەشیش بوو. لە ئەفغانستان کەسێکە ناسی بە ناوی جیماگول. بەڵێ حاجی جیماگول. حاجی جیماگول. ئەم حاجی جیماگولە لە کوردستان و لە ئەفغانستان و لە کۆسۆڤۆ هەبوون لەم جۆرە حاجی جیماگولە؟ بەڵێ بێگومان لە هەموو وڵاتێک کەسانی وەکو حاجی جیماگول هەن. کەسێکی بەڕێز بوو، زۆر ئازا بوو، سەرکردە بوو، بێگومان زۆر خۆش بوو کە لەگەڵ کەسێکی ئاوا کارمان دەکرد.
نەبی قادری لە شنۆ ئەوی ژوا بوو جنتلمەنێک بوو زۆر شیک بوو ئازا و بەهێزیش بوو سەرکردەش بوو. باشە ئەگەر باسی ئەفغانستان بکەین تۆزێک سۆڤێت زۆر جینۆسایدی کرد لەوێ خەڵکیان کوشت ئێوە تێکەڵاوی سیاسە دەبوون یا هەر ئیشی دکتۆریتان نەکرد؟ لەو کاتەدا تەنیا کاری مرۆییمان دەکرد لە ئەفغانستان جینۆساید نەبوو شەڕ بوو لە دژی دانیشتوان ئەگەر چیرۆکی شەڕەکەت بیست بێت لە کابل حزبی کۆمۆنیستە بوو یەکێتی سۆڤێت پشتگیری ئەو حزبەی دەکرد بۆ دژایەتیکردنی مجاهدین پێکات بوو لە خەڵکی ئەفغانستان بەڵام لەو کاتەدا ئیشی من تەنیا پزیشکی بوو تەنیا کاری مرۆیی بوو. چێت بینی لە سەرکردەکانی مجاهدینی ئەفغانستان ئەو کاتە کەست بینی مەسەلەن لە سەرکردە دیارەکانیان ناودارەکانیان وەکو حیکمەت دیارۆوانە؟ پێکەنی ناویە من هەرگیز چاوم بە گوڵبەدین حکمەتیار نەکەوت بەڵام ئەو کاتێک کە گەڕامەوە بۆ پاکستان بێگومان ئەو کات ویزەمان دەست نەکەوت بەهۆی شەڕەکەوە پۆلیس و سوپای سەرسنووری پاکستان دەستگیریان کردم و منیان خستە زیندانەوە. بۆچی؟ لەبەرەوەی گوڵبەدین حکمەتیار لە دژی حاجی جیماگول بوو ئەو بە پۆلیسی کوتبوو کە دوو پزیشکی فەڕەنسی هەن پێویستە دەستگیریان کرد هەفتەیەک لە پاکستان لە ناو زیندان مامەوە بەهۆی حکمەتیارەوە. باشە کە گەڕایتەوە بۆ فەڕەنسا باوکرد پرێس کۆنفرانسێکی بۆ کردی بۆچی ئەو پرێس کۆنفرانسی بۆ کردی لە پاریس ئەی کە لە کوردستانە گەڕایتەوە پرێس کۆنفرانسی بۆ کردی بەو شێوەیە؟ نەخێر ڕەوشەکە هاوشێوە نەبوو باوکم زۆر شانازی بەمنەوە دەکرد چونکە من پزیشک بووم و لە ناوچەکانی جیهان یارمەتی خەڵکم دەدا وەکو ئەفغانستان و ناوچەکانی دیکە. ڕاستە ئێمەش پرێس کۆنفرانسمان ساز دەکرد بەڵام بەبێ ئامادەی باوکم ئێمە باسی خەڵکی کوردستانمان دەکرد هەروەها باسی حکوومەتی ئێران و شەڕەکەشمان دەکرد. من دوای ئەوەی کە وچانێ وەرەگرین پرسیارەوە لێ یەکەم قاسملوو چی وت بینەران و بیسەرانی خۆشەویست وچانێ وەرەگرین و دێنەوە لاکەن. دووبارە سڵاو بەڕێزان دکتۆر تیسۆ پرسیاری ئەوەم کرد تۆوت قاسملۆ و توێتی کە هۆکاری ئەو شەڕازانم هۆکارەکەی چی بوو لە لای ئەو چیرۆشی ئەو چی بوو لەسەر شەڕەکان لە بینی کورد و کووردە؟ بەڵێ باسی ئەو شەڕەی کرد کە لە نێو کووردا هەبوو ئەو باسی هۆکارەکانی بۆ کردم پێشمەرگەی بارزانی و پارتی لەلایەن ئێرانەوە پشتگیریان دەکرا قاسملو و حزبی دیموکرات لەلایەن بەغداوە پشتگیریان لێ دەکرا بێگومان هەندێک جار دژنایەتیان لە نێواندا نەبوو بەڵام لەلایەن وڵاتانی جیاوازەوە پشتگیریان دەکرا لە شەڕەکەدا ئەو کات شەڕی ئێران و عێراق هەبوو بێگومان دڵنیام لەوەی هەندێک جار ئێران داوای لە پارتی دەکرد پێشمەرگەکانی حزبی دیموکرات بکوژێت چونکە ئەوان لە دژی ئێران شەڕیان دەکرد ئەوە چیرۆکی کووردە ئێستا دەبینی کەمێک ڕەوشەکە هەر بەو شێوەیە بەداخەوە ئەوە چیرۆکی کووردە هەموو وڵاتانی دەوروبەریان کە دژایەتی یەک دەکەن کورد بەکاردەهێنن وەک شەڕخەری خۆیان ئەوە هۆکارەکەیە
هۆکارەکە خودی کورد نییە بەڵکو ئەو وڵاتانن بەڵێ تێگەیشتم بۆچی هەندێک جار تێگەیشتن لە چیرۆکی کورد هێندە سەختە و بۆچی دابەش بوونە باشە ئەگەر ئەو کاتە تۆ لەوێ بوویت جگە لە دیموکرات کۆمەڵەیشە بوو کۆمەڵی کوردستان ئێران لەگەڵەوە ناپەیوەندیت هەبوو بڵێ لە بیرمە پەیوەندیم لەگەڵ کۆمەڵە هەبوو پەیوەندی نێوان کۆمەڵە و پارتی هەندێک جار دژوار بوو کەسێک هەبوو ناوی شێخ عیزەدینی حوسێنی بەڵێ وایە عیزەدینی حوسێنی بەڵێ شێخ عیزەدین پیاوێکی چاوم پێکەوت شێخ بوو ڕیشی هەبوو پیاوێکی پیر بوو بڵێ ئەوەش چیرۆکێکی دیکەیە باشە لە بیرۆریەکان تا تۆ باسی قاموسێکەکەی باسی فەرهەنگێکەکەی دیکشنەری لە بینی فەڕەنسی و کوردی تۆ نووسیوتاوە بەڵێ من فەرهەنگێکم نووسی چونکە زۆر پێویست بوو بۆ خۆم و بۆ تیمە فەڕەنسیەکە لە شنۆ دەستم کرد بە نووسینی ئەو فەرهەنگە لە بیرمە ئەو فەرهەنگەم لە گوندێکی نزیک پیرانشار تەواو کرد ئەم وشانەی تێدا بوون کە لە ژیانی ڕۆژانەدا بەکاردێن ناوت چییە خەڵکی کوێی و چەند منداڵت هەیە و هەمووی من بیر نەماوە زۆر شتی تێدا بوو زۆر بەسوود بوو بۆ هەموو لایەک ناوەچا تۆ گوندی لەکوێ چەند منداڵت هەیە I don't remember, but a lot like Swedish, blah blah blah, and it was very useful for الأرشيفي تويا ماوا أو هنا أو قاموسا أو فرهنجا. بەڵێ بەڵێ ماوە لە فەیسبووکیش بڵاوم کردوێتەوە لەبەرەوەی هێشتا کۆپیا ئەسڵیەکەم لە پاریز ماوە وەک شتێکی بە نرخ پاراستومە. باشە ئێوە لە کوردستان لە سێ جۆر نەخۆشخانە کارتانە کرد ئەو سێ جۆرە چی بوون کێ هاتە ئەوێ کێ سەردانی نەخۆشخانەکانیەکردن لەو نەخۆشخانانە پێشمەرگە بریندار و نەخۆشەکانمان چارەسەر دەکردن هەروەها چارەسەری خەڵکی ئاساییمان دەکرد خانمان و پیاوان و منداڵان هەموو کەسێک لەو نەخۆشخانانە چارەسەر دەکرا لەبەرەوەی تیمی پزیشکە فەڕەنسیەکان تیمێکی حزبی نەبوون ئێمە تیمێکی پزیشکی بووین بۆ هاوکاری خەڵک هات بووین پێشمەرگە و خەڵکی مەدەنیشمان چارەسەر دەکرد ئامانجی ئێمە تەنیا چارەسەرکردنی پێشمەرگە نەبوو بێژگە لە فەڕەنسیەکان دکتۆری بیانیتری لێبوو ینی ئەوروپیتر هاتبوون بۆ لایە پزیشکی بیانی لێ نەبوون بەڵام لە بیرمە پزیشکێکی نەشتەرگەری ئێرانی لێبوو سەر بە مجاهدینی خەڵق بوو بەڵێ مجاهدینی خەڵق کەسێکی چەپ بوو زۆر چەپ بوو لە هەمان کاتدا پزیشکێکی نەشتەرگەری زۆر باش بوو هەندێک جار پێکەوە هاوکاری پێشمەرگە بریندارەکانمان دەکرد باشە باسی پێشمەرگەیەکەکەی زۆر کەس لە لای تۆ شەهید بووە پێشمەرگە بەڵام باسی پێشمەرگەیەکەکەی بە ناوی مەحموودی ڕەحمانپور
بۆچی ئەوە لە بیرۆریەکانە باسی ئەو نووسیوە بە تایبەتی باسی شەیدبوونی ئەو پێش بەڵێ لەبەرەوەی ئەو کەسێکی زۆر میهرەبان بوو پێشمەرگەیەکی زۆر باش بوو بۆ کوردستان شەڕی دەکرد نەک لە دژی حزبەکانی دیکە شەڕی بۆ کوردستان و خەڵکی کورد دەکرد ڕەحمانپور پیاوێکی زۆر بەهێز بوو بەداخەوە ڕۆژێک لەلایەن سوپای پاسدارانەوە کوژرا زۆر خەمبار بووم بەوە چونکە شێوازی کوژرانی زۆر دڕندانە بوو وەکو شێوازی داعش بوو بۆ من یادەوەریەکی خراپە ساڵی هەشتاویەک کاتێ نانە ئەزانم بە ساڵی هەشتاویەک کاتێ فەڕەنسۆ میتران دەسەڵاتی دەگرێتە دەست لە فەڕەنسا لە کوردستان تەقەی خۆشی بۆ بۆچی لەبەر خاتری تۆ بوو ئێمە ڕادیۆیەکی بچووکمان هەبوو لەو ڕادیۆیەوە هەواڵی سەرکەوتنی فرانسوا میترانمان بیست کۆمەڵێ پێشمەرگەم لە دەور بوون لە ناکاو پێشمەرگەکان ئاڵای فەڕەنسایان بەرز کردەوە و دەستیان کرد بە تەقەکردن دەیان کورد بژی فرانسوا میتران لەبەرەوەی لە بەرنامەی سیاسی فەڕەنسوا میتران و پارتی سوسیالیستی فەڕەنسیدا لەبارەی کاروباری نێودەوڵەتی نووسی بوویان پێویستە هەوڵی پاراستن و یارمەتیدانی سێنەتەوە بدەین کورد و فەلەستینی و پۆلیزاریۆ بەڵێ بێگومان خەڵکی کورد زۆر دڵخۆش بوون بە سەرکەوتنی فرانسوا میتران بۆ من شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو باشە ئێوە جگە لەوەی نەخۆشەکانتان تیمارە کرد هاوکات خەڵکیشتان فێرە کرد فێری برین پێچی سەرەتایی و ئەوانە کێ بوونەوانەی کە لە لای ئێوە فێرە بوون بەڵێ ئێمە زۆر گەنجمان فێر کرد گەنجی پێشمەرگە فێری بەهاناوەچوونی سەرەتاییمان دەکردن لە بیرمە نزیکەی 20 فێرخوازمان هەبوون نیوەیان کچ و نیوەیان کوڕ بوون ئەوانمان فێری بەهاناوەچوونی بەپەلە و سەرەتایی دەکرد لەبەرەوەی ئەوان پێشمەرگە بوون هەندێک جار لە بەرەکانی شەڕ پێویستیان بەوە بوو یارمەتی پێشمەرگە بریندارەکان و خەڵکی مەدەنی بدەن ئێمە زۆر بەباشی فێرمان دەکردن لە بیرمە فێرکردنیان زۆر سەخت بوو بەڵام پێشمەرگەکان هەوڵی زۆریاندا و کاری زۆریان کرد بۆ ئەوەی فێر ببن شتەکە جددی بوو تەنیا بۆ سەرگەرمی نەبوو هەرچەند کارکردن لەگەڵ ئەو خەڵکە بۆ خۆی سەرگەرمی بوو تاوەکو ئێستا پەیوەندیم لەگەڵ ئەو پێشمەرگە کوڕ و کچانە ماوە کە ڕامان هێنان پەیوەندیمان هەیە دکتۆر ئەو کاتە تەنها برینداری حیزبی دیموکرات و کوردی ڕۆژهەڵاتان تیمارە کرد یاخود لەو سەر سنوورانە کوردی شوێنەکانی تری ژاتن بۆ لایەوە بۆ ئێمە حزبی دیموکرات گرنگترین شت نەبوو ڕاستە حزبی خەڵکی ناوچەکە بوو حزبی سەرەکی بوو بەڵام کاری ئێمەەوە نەبوو تەنیا ژیانی پێشمەرگەکانی ئەو حزب ڕزگار بکەین هاوکاری هەموو خەڵکمان دەکرد لە بیرمە جارێک سەردانی زیندانم کرد زیندانی حزبی دیموکرات لە ناو زیندانەکە دیلی سوپای پاسداران و خەڵکی ئێرانی تێدا بوو ئێمە چارەسەری ئەوانیشمان دەکرد ئەوە ئەرکی ئێمە بوو ئەرکی ئێمە تەنیا یارمەتیدانی حزبی دیموکرات نەبوو بێگومان نەخێر ئێمە هاوکاری هەموو دانیشتوانمان دەکرد خەڵکی سەر بە دیموکرات و کۆمەڵە و حزبەکانی دیکە لێم تێدەگەی چونکە زۆر گرنگە
ئەمەوە پرسیارە لێ بکەم بەڵام دوای ئەوەی کە پشوویە وەرەگرین وەڵام بەرەوە ئێوە لە بەغاوە هاتوو چۆتانە کرد باسی ئەوە شرکت کە عێراق هاوکاری حیزبی دیموکراتیە کرد تۆ لە نزیکەوە ئاگادار بووی هاوکاریەکان چی بوون بەڵام دوای پشوویەک وەڵام بەرەوە بینەران و بیسەرانی خۆشەویست دوای ناوەڕێکی کوردینەوە وڵات دووبارە سڵاو بەڕێزان دکتۆر پرسیاری ئەوم لێ کردی تۆ ئێوە لە بەغداوە هاتوو چۆتانە کرد لەگەڵ دیموکراتیشە دۆست بوون دیارە ئاگاشتان لە عێراق هەبووە عێراق چ جۆرە هاوکاریەکی دیموکراتیە کرد بە دیاریکراوی نازانم بۆ ئێمە شتێکی نامۆ بوو کە دەمانبینی پەیوەندی لە نێوان سەدام و دیموکراتە بوو بەڵێ دکتۆر قاسملوو بۆی ڕوونکردنەوە کە ناچارە پشگیری بەدەست بهێنێت بۆ ئەوەی بتوانێت هاتوچۆی دەرەوە بکات هەروەها ڕەنگە بۆ وەرگرتنی پارە و چەک و ئەنجامدانی کاری دیکە من بە تەواوی نازانم ئەی پشگیری تاران بۆ مەسعود بارزانی چی بوو ئەوەش نازانم لەبەرەوەی ئەوە ئیشی من نەبوو بزانم بەغدا چ دەداتە حزبی دیموکرات باشە گەر ئەو پرسیارە بکەم حکوومەتی فەڕەنسا هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتیە کرد بە چ شێوەیەک نەخێر حکوومەتی فەڕەنسا هیچ هەماهەنگیەکی لەگەڵ حیزبە کوردیەکان نەبوو کورد لە فەڕەنسا نەناسراو بوو کەس شارەزای پرسی کورد و کوردستان و شەڕەکانی کورد نەبوو ڕەنگە تەنیا یەک دوو دیپلۆماتێک ئاگادار بوو بن تەلەڤیزیۆنەکان باسییان نەدەکرد لەناو حکوومەتی فەڕەنسا کەس سەرقاڵی ئەو پرسە نەبوو بەداخەوە تەنیا کۆمەلگای مەدەنی و NGOکانی وەکو ئێمە ئاگاداری ئەم شەڕە بوون ئێمە هەوڵی پاراستنی خەڵکمان دەدا یارمەتیمان دەدان ئەوەش واقعێک بوو کە بەغدا یارمەتی حزبی دیموکراتی دەدا تارانیش یارمەتی مەسعود بارزانی دەدا ئەوە چیرۆکی کورد بوو بۆ ئێمە تێگەیشتن لەوە سەخت بوو ئەوە واقع بوو هێشتا چیرۆکەکە وەکو خۆیەتی باشە بەسەرە و کاتە هەرتەنها شەڕ نەبووە لە کوردستان بۆ نمونە یەڵمازگۆنای لە ساڵی 1992 خەڵاتی کانی وەرگرت لە فەڕەنسا ئەی ئەمە نەبوو هۆی ئەوەی کە کورد زیاتر بناسێت لە فەڕەنسا بێگومان لەو کاتەدا یەڵمازگۆنای نمونە بوو لە فەڕەنسا ئایکۆنێک بوو منیش دەمناسی و لە نزیکەوە چاوم پێی کەوتووە ئەو کاتەی کاری لەسەر دوایەمین فیلمی دەکرد لە دەوروبەری پاریس ناوی فیلمەکەی دیوار بوو بەڵێ من لە کاتی دروستکردنی فیلمەکەدا لە لای بووم و سیناریۆکەیم خوێندەوە فیلمێکی نایاب بوو بۆ ناساندنی کورد باشترین ڕێگە بوو بۆ ناساندنی کورد لە جیهاندا کورد کەس نەیدەزانی کورد چییە ئەو پیاوە کورد دەتوانی خەڵاتی چڵە خورمای زێڕین لە فستیڤاڵی کان بەدەست بێنێت دوایەوەی یەڵمازگۆنای و کەنداڵ نزان چاویان بە دانیێل متران کەوت دوایەوە ئەنستیتۆی کوردیان لە پاریس دروست کرد ئەوە بە هەوڵی یەڵمازگۆنایی بەدەست هات تاوەکو ئەو کاتەی مرد کاری بۆ کوردستان کرد تۆ پەیوەندیت هەبوو لەگەڵ ئینستیتوتی کورد لە پاریس یاخود هاوکاری دەکردن ئاگادار بووی کە دامەزرا بێگومان لەو کاتەدا پەیوەندی باشم هەبوو پێکەوە کارمان دەکرد
من لەگەڵ NGO فەڕەنسیەکە ئەرکی خۆم پێشپێدرا بوو بەڵام لە هەمان کاتدا لەگەڵ ئەنستیتۆی کوردیش کارم دەکرد بێگومان پێکەوە کارمان دەکرد قسەمان دەکرد و زانیاریمان ئاڵوگۆڕ دەکرد لەبارەی ڕەوشی کوردستانی ئێران و عێراق و تورکیا هەروەها پەیوەندیمان لەگەڵ ڕێکخراوێکی نێکدەوڵەتی مافەکانی مرۆڤ هەبوو لە پاریس ئێمە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بووین ئێمە سەر بە حکوومەت و هێزە ئەمنیەکان نەبووین تەنیا پزیشک بووین ئەوانەی لە ئەنستیتۆی کوردی بوون لە پاریس داکۆکیان لە دۆزی کورد دەکرد ئێمە پرۆژە و ئەرکی خۆمان هەبوو کەواتە ئەگەر ئەو پرسیارە بکەم مادامیتەران لە ڕێگەی هەڵمازگۆنەیەوە بە کورد ئاشنا بوو بەڵێ لەو کاتەدا چاوی بە یەڵمازگۆنایی کەوت دوایەوە هەنگاو بە هەنگاو کوردی ناسی من لە ساڵی 1970 کوردم ناسی مادام میتران لە ساڵی 1983 یان 1984 کورد و ناوچە کوردنشینەکانی ناسی ئەگە بگەڕێنەوە بۆ ئەو کاتی کە تۆ لە کوردستان بوویت جارێک خۆشەویستەکە سەردان دەکە هەر لەبەر خاتی تۆ هات یاخود هاتووەویش کار بکە لە کوردستان یاخود یارمەتی خەڵکی کوردستان بدا نا تۆ باسی هاوژینەکەم دەکەی وایە؟ بەڵێ جارێک بە دکتۆر قاسم لوم گوت من پێویستە بگەڕێمەوە فەرەنسا کوتینە خێر لێرە پێویستمان پێێتە و پێویستە بمێنیتەوە منیش گوتم تکایە پێویستە بڕۆم ئەو کات هاوژینم نەبوو خۆشەویستم بوو بە قاسم لوم کورد خۆشەویستەکەم لە پاریسە ناوی کاترینە پێویستە بگەڕێمەوە پاریس چونکە پێویستمان بەوەیە هەندێک کات پێکەوە بەسەربەرین ئەویش کوتی باشە دکتۆر تیسۆ من چارەسەرم پێیە تۆ لێرە بمێنەوە من پارەی سەفەری هاتنی خۆشەویستەکە دەدەم بابێت بۆ لات ئەوی شاد بۆ کوردستان بێگومان ئەو بۆ من بوو بەڵام سوودی هەبوو بۆ خەڵکی کورد لەگەڵ من هاوکاری خەڵکی کوردی دەکرد لەو شەڕەدا ئەگە باسی شتێ بکەینەوەیش وەکو پارادۆکسێک وایە لەلایەک دکتۆری فەڕەنسی خزمەتی برینارەکانی پێشمەرگاکە بەڵام لەلایەکی ترەوە بۆمبی فەڕەنسی لە کوردستانە تەقێنرێتەوە و ئەو برینارانەی کە بە بۆمبی فەڕەنسی برینارە بن ئەیانهێنن بۆ لای تۆ تیماریانەکەیت بێگومانەوە پارادۆکسە هەمیشە پارادۆکسەیە ئەو کات کوردی ئێران لەلایەن سەدامەوە پشتگیری دەکران کوردی عێراقیش لەلایەن تارانەوە ئەی ئەوە پارادۆکس نییە؟ لە وڵاتی منی شەندێک کەس بۆمبیان دروست دەکرد هەندێک ئەندازیار و کرێکار وڵاتەکەشمان ئەو بۆمبانەی بە چەند ڕێژیمێک دەفرۆشت سەدام ئێران و سعودیە دوای ماوەیەک پێویستی کرد ئێمەی فەڕەنسی ئەوانە چارەسەر بکەین کە بە بۆمبی فەڕەنسی بریندار ببوون بەڵام کێشەکە تەنیا بۆمبی فەڕەنسی نییە بۆ خەڵکەکە جیاوازی نییە بۆمبی فەڕەنسی رووسی و ئەمریکی یان وڵاتانی دیکە بابەتەکە پارادۆکسە من دەتوانم چی بکەم ئێمە کاری زۆرمان کرد چونکە پێویستە کۆتایی بەو میتۆدە بهێنین ژیان هەمووی پارادۆکسە من لە کتێبەکەمدا نووسیومە لە فەرەنسا دراوسێکەم لە کارگەی دروستکردنی بۆمب کار دەکات ئەو گەڕەکەشم زۆر بەدڵە پارادۆکس ئەوەیە من چارەسەری خەڵکی کوردستان دەکەم ئەویش بۆم دروست دەکات
دوایەوەی ئەو بۆمبانە بە سەدام و تاران دەفرۆشرێن بەسەر کووردا بەردەدرێنەوە. حەزەکەم باسی شتێکم بۆ بکەیت لە 2 دقەیە شتێکی زۆر سیر کە ڕووی دابێت لە کاتی کارکردن لە کوردستان بە تایبەتی تۆ باسیەوەکەی کە منداڵ لە باربردن لە کوردستان. لە کتێبەکەمدا باسم کردووە کاتێک ژنێک و پیاوێک یان منداڵێک دێنە بەردەمت و لە ڕەوشێکی خراپدان پێویستە ڕێزیان بگری، ڕێزی ژنەکە و پیاوەکە. ڕاستە من پزیشکم، بەڵام ئایا پێویستە من لە بری ئەو ژن و پیاوە بڕیار بدەم؟ نەخێر، نەخێر، بەڵێ، نەخێر، بەڵێ. ئەو ژنە سکپڕ بوو بەڵام شووی نەکرد بوو، کۆرپەکەی ناوسکی 4 مانگ بوو. ئەگەر منداڵەکەم لەبار نەبردبا تووشی کێشەی گەورە دەبوو، بەهۆی دابی کۆمەڵایەتیەوە دەکوژرا. لەبەرەوەی محاڵ بوو ژنێکی پێشمەرگە بەبێ شوکردن و مارە بڕانسکی پڕ بێت. بۆیە بڕیارمدا یارمەتی ئەو خانمە بدەم، هەر بە ئەو شێوەیە بمێنێتەوە و پێشمەرگایەتی بکات. من کاری خۆم کرد. ئۆکەی دکتۆر، ئێمە لە ئەڵقەی داهاتوودا باسی کۆمەڵێک بابەتی ترەکەین، کۆمەڵێک شتی تر کە تۆ لە نزیکەوە ئاگاداریت و شایەتیان لەسەر دەدەیت، هەم لە کوردستان هەم لە فەڕەنسا. بینەران و بیسەرانی خۆشەویست، بەم شێوەیەتی نەکۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەنجەمۆر کە لەگەڵ دکتۆر فرێدریک تیسۆ بوو، زۆر زۆر سوپاسی ئوتێلی ڕامەنداکەین کە ئێمە ئەم بەرنامەیەمان لێ تۆمار کرد. پێکەوە پرۆمۆی بەرنامەی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم. لەسەر ئارەزووی هەموو میلەتی کوردە کە پتر لە 30 میلیۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پاریس لۆبیەکی گەورەی بەعسیەکانی لێبوو. مافی ئەوم نەبوو سەردانی ئەوێ بکەم، چونکە بۆ حکوومەت کارم دەکرد. بە ئۆتۆمبیلی مخابرات چوومە کەرکووک. مادامیتران و ئەوان ئاگاداری ئەوە بوون کە قاسملوو خەریکی گفتوگۆیە لەگەڵ ئێران. هەندێک جار بۆ خەڵکی کورد زەحمەتە لەوە تێبگەن بۆچی ئێمەی فەڕەنسی هاتین بۆ هاوکاری کردنیان. بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەیویست لە ئەوروپا بمێنێتەوە و داوای مافی پەنابەرێتی کرد. هەر کات دەچوومە تورکیا ترزای دەگرتم، لە تورکیا زیندانی کرام. من دکتۆر فرێدریک تیسۆ باشداری بەرنامەی پەنجەمۆر دەکەم. پەنجە لەسەر ڕووداوەکان مۆر دەکەم کە خۆم ڕاستەوخۆ ئاگاداریانم.